ڕاسان تەمەنی 9 ساڵە و ماوەی 4 ساڵە خێزانەکەی بۆیان ئاشکرا بووە تووشی ئۆتیزم بووە. گرفتی خانەوادەکەی ئەوەیە بەهۆی بایکۆت و داخستنی سەنتەری ڕاهێنانەوە ڕاسان لە ڕاهێنانەکان دابڕاوە و دۆخی داراییش ڕێگر بووە لە بەردەم زۆرێک لەم خێزانانە منداڵەکانیان بنێرنە سەنتەری ناحوکمی. مناڵەکەم ڕاستان بیرکۆڵیشی هەیە و ئۆتیزمی کەمێک هەیە، هیچ سنتەرێک نییە بی بەم تەنیا سنتەرێکی حکومی هەیە لە مناڵپارێز هەفتە یەک ڕۆژوە دیێگرێ 1 سعات هیچ ئیسفادەی ناکە بەس هەر باشە. ئەو سنتەرانەی کەش سنتەرێکی ئۆتیزمی سلێمانیش ئەویش وەریان نەگر بردوومەتە ئەوێ بۆ دایکانەی زیاتر کە مناڵەکانیان لەوێ گرفتی زۆر زۆرە مناڵەکانیان بۆ دابین ناکرێت ساوکۆ من کوڕی من بەم شێوازەیە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان 3400 تووشبووی ئۆتیزم هەیە و ساڵانە ڕێژەی تووشبوانی منداڵان لە سەرەتای لەدایکبوونەوە تا تەمەنی 7 ساڵی ڕوو لاڵکشانە. بەڵێ معاناتی کۆمەڵی ئۆتیزم معاناتی زۆر زۆرە، یەکێک لەو معاناتانی کە زۆر 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 ضرورە نەڕووی پەروەردەیەوە قوتابخانەکانە بەداخەوە مناڵەکانمان کە لەگەڵ ئێستا کە مەکتب داخراوە و ئەگەر مەکتبیش دانەخرابە ئێمە هەر کێشەمان هەبوو لە بەرەوەی چەند جارێک داوامان کردووە کە مامۆستای پەروەردەی تایبەت زیاد کرێ لە مەکتبەکانە لەبەرەوەی ڕێژەی مناڵی ئۆتیزم ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە. نەبوونی سەنتەرێکی حکومی گرفتی زۆری بۆ خانەوادەی تووشبوان دروست کردووە. گرفتێکی دیکەش ئەوەیە لە پەروەردەی تایبەت و گشتی وەرناگیرێن. ئێستا توانم بڵێم لە سەر ئاسی هەرێمی کوردستان ئەنیژمارەکە 3000 کەسی تێپەڕانوە و زیاتری ژەکە ینی بە بەردەوامی ئەم ژمارەیە لە زیادبوونایە و ژمارەیەکی زۆریش هەیە کە خێزانەکان شاردویانێتەوە و نایەن با بڵێن لە لجنە تۆماریکەن و لە کۆمەڵە تۆماریکەن و ینی دەستنیشان کرێ بە توشبی ئۆتیزم. خۆ ئێمە لە سلێمانی یەک سنتەری حکومیمان هەیە کە ئەویش ئێستا داخراوە لەگەڵ قوتابخانەکانە ئەویش دەرگاکەی داخراوە هیچ مناڵێک ئێستا ینی لەوێ نییە کە ئەبواە ئەمە جیاواز بواە لە قوتابخانەکان ینی نەخرایە ئەو بازنەی بایکۆتکردن و ئەوانە. بەداخەوە ئەو سنتەرەمان هەیە بە تەنیا لە کارەزێوشک لە سلێمانی. لە هەولێرش پێم وایە 2 سنتەر هەیە لە دۆکش ینی سنتەرێک هەیە لە گەرمیان نییە ئەوەی کە هەیە کە هەیە سنتەری ناحکومیە پێویستیان بە ژمارەیەکی زۆر سنتەرە لەبەرەوە ژمارەیان زۆر بووە. خانەوادەی تووشبوانی ئۆتیزم نیگەرانی زۆریان لە حکومەت هەیە. ئەوان دەڵێن حکومەت هیچی نەکردووە بۆیان لە ڕووی کۆمەڵایەتی و تێکەڵبوونیشەوە بوونەتە کۆمەڵێکی دابڕاو لە کۆمەڵگا و هەموو ژیانیان بووە بە چاودێریکردن لە منداڵەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.